لەبارەی ئاڵۆزەکانی نێوان ئۆکرانیا و رووسیا و هەروەها هاوکاریەکانی ئەمریکا بۆ ئۆکرانیا قسەی زیاتر دەکەین، گفتوگۆ دەکەین. ئێستا جارێکی دیکە ئۆکرانیا داوای هاوکاری لە ئەمریکا دەکات. ئەمریکاش بەڵێنی پێداوەکە بۆ ئەم زستانە بەرگری ئۆکرانیا بەهێز بکات. هەروەها لە بەرامبەردا ئۆکرانیا داوای موشکی دوور مەودا و ئافرۆکەی F-16 کردووە. ئەمانە دەڵێ ئەگەر بێت و ئەم چەکانە بە ئێمە بدەن، ئێمە بە ئاسانی دەتوانین خاچی کریمیا بردومان بکەین یاخود باشتر بەرگری لە خۆمان بکەین. ئایا ئەمە ئەمریکا بەم شێوەیە هاوکاریەکانی بۆ ئۆکرانیا زیاتر دەکات بە تایبەتی لەم زستانەدا لەگەڵەوەی کە بەڵێنی ئەوەی پێداوە کە بەرگری ئەم وڵاتە بەهێز بکات تایبەت بۆ ئەم زستانە؟ بۆ ئەم بابەتە قسە لەگەڵ بەڕێز ڕەمەزان نەسرەدین شرۆڤەکاری سیاسی دەکەین. بەڕێزیان لە دهۆکەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ڕەمەزان سڵاوت لێبێت. ئەمە هاوکاریەکانی ئەمریکا بۆ ئۆکرانیا چۆن دەبێت بە تایبەتی لەم زستانەدا زیاتر دەکات هاوکاریەکانی بۆ ئۆکرانیا یاخود هەروە خۆی دەبێت؟ زۆر سپاس کاکەندەرین. ئەس باوەرم پێش 2 ساڵە ڕێککەوتنێک هاتبێ ئەنجام دانێت، ڕێککەوتنە ڕاشتاین و پێکهاتیاش پێنجی وڵاتێن دنیای تایبەت یەکەتیە ئەوروپی و ئەمریکا و هەژمارە پێنجی وڵاتانە میثاقوێ ڕێککەوتنێ داهاتیە و دێ ڕاستەوخۆ پشتەوانیەکن لەشکەری و یەتمالیکن بۆ ئۆکرانیا بۆ هەندێک بشێت ڕوپری ئەو شەڕێ هاتێ سەپاندن شلای رووسیا بەلسەروێ دوێ ڕێککەوتنێدا زۆربەی وڵاتên ئەندام ku ئەفریکەوتنە ئیمزاکردی ڕاشتاین ئامادەی خۆ دەبرێت ku بەردەوام هەفکاری ئۆکرانیا بکرد. طبعا ولدیف وان داتا و بەڵگیر بەردەستێمە هەین حتا نوکەن نزیکی 166 ملیار دلارە هاتینە پێشکەشکردن بۆ ئۆکرانیا. دیسانجی باش 77 ملیار شوان ئەمریکا بووینە ئاکو ئەمریکا لەسەر ئەرزی واقع ڕاستەوخۆ پشتەوانیەکە بەردەوام لە ئۆکرانیا دەکرێتە بەجێ ئۆستراتیجەتە ئەمریکا بۆ قۆناغا داتیژی دێ بەردەوام دەوێ هاریکاریدا ئەنجام دێت بۆ هەندێک و بشێت هەندێک ئارمانجێن خوێن استراتیجی بەرامبەری رووسیا بدەست ببینتەوە. خاڵە هەرە سەرەکی ئەوەیە کۆ رووسیا کە لاواز هەم شلای لەشکری و هەم شلای ئابووری دروست بکرد. ئەو رووسیا و یا هەژمۆنگەری یا بەرفرەهی بێت ئەس بەوە ناکەم ڕێکی بتە رووسیا و رووسیا گەلێک بەهێز بکە بە قۆناغێداش بەربێ چەندێ یعنی پێت وایە ئەمریکا رووسیا لاواز بکات؟ کاکەندری بەرامبەر وێژی وڵاتین مینە چین مینە ئێران گەلێک وڵاتین دیژی پشتەوانیا ڕاستەوخۆ بۆ رووسیا دکەن. یعنی ئەvە شەرێکی حرب عن وەکالە، یعنی لە جهێ ku ئەمریکا ڕاستەوخۆ شەریت گەل رووسیا ئەنجام بدە بڕێکە ئۆکرانیا وڵاتن ئەوروپی شیایە هەندێک سنووردار بکتە بەژی 48% ئەوان هاریکاریت لەشکری بووینە ئەبێت بۆ ئۆکرانیا چۆن 52% وان هاریکاریت مرۆڤی بووینەژیە و ئەس باوەرمژی سەردانە دوێ یا کۆزلێنسکی بۆ ئەمریکا ئەڤروکەدا ئەس بینم نەوەکو سەردانە ئێکەم بووە چکیل قۆناغا ئێکێدا ئەس باوەرم پتر هاتە پێشەوازیکردن شلای ئەمریکا بە لە ئەڤروکەدا کۆنگرسی ئەمریکی زۆرینە کۆماریان یا زاڵە سەروی بابەتێنێژی بۆ هەناردنە هاریکاریانژی بۆ ئۆکرانیا ئەس باوەرم هەندێک بربەستێن تەشریعی و یاسایی دیکەبنە بەرامبەر بایدنی لاوڕاژی گەلێک زەحمەتە بشێت ینی هاریکاریەکە بەرفرە ئەنجام بدەتە بەژی خاڵا دیژی ئەو چەکێک و هاتێ داخواستکردنیش لای ئۆکرانیا بە ئەس قەت باوەڕ ناکەم کو ئەمریکا لەوێ قۆناغێدا ئەوی چەکی ڕادەست بکتە بۆچی نەیداتێ ئەو چەکە کاریگەریاوی لەسەر عەردێ کاکەندرین دیاریە سیاسیدا ناوبەرە ئەمریکا و رووسیادا خاڵێکی گەلێک گرنگ کە ئەمریکا دەبێت ئەف شەڕە بۆ دەمێکی درێژ بکیشتەوە بۆ هەندێک وەکی من گوتی هەم شلای سیاسی و هەم شلای ئابووری و هەم شلای لەشکری و رووسیا لاواز بکرد. یعنی ئەمریکا ناوێت ببێتە هۆکارێکی چارەسەر و ئاشتی بە جۆرە ئەم قسەیە بێت ئەمریکا شەڕەکە درێژ دەکاتەوە. ئەمە لە بەرژەوەندی ئەمریکایە؟ ئەگەر وا بێت ئەمە ئۆکرانیا وەکو داربەستێک بەکاردێنێت. ساڵە 45 کاکەندرین ئۆکرانیا وەکو داردەستێک بەکارێنێت احتیمالە هەیە گەلێک وڵاتین دیژین دەبێ یاریە سیاسیدا بەشدار بکرێت بۆ هەندێک قۆناغا داهاتی وەکی من گوتە ئەڤە سیراعەکە گەلێک مەزنە ئارمانجن هەرە سەرەکی یەن ئەمریکا ئەڤە پاراستنا سیستەمی ناودەوڵەتیە بشێوازێن وکە بفکرا لیبرالیزمێ
امریکا قطر کنات داوا کو ایدی دو جم سریه کاپ هیس پیدا بت یا تون پیدا بت لناف جواکی نیف دولت دا و جبر چند جی امریکا همی حولات داوا کو لاوازی بو روسیا درست بکت اصلا گا بو روسیا درست بکت برانبر ویج روسیا پنگاون استراتژی هاوتینه هم گل سینی هم گل دولتین دی بونده کو او هجمونگریا باشە کاک ڕەمەزان ئەگەر مەسەلەکە ئەوەیە کە ئەمریکا بێوێت سیاسەتی نێودوڵەتی خۆی بەهێز بکات و لە بەرامبەردا رووسیا لاواز بکات بەشێک لە چاودێران ڕایەشی دیکەیان هەیە و تا فەرمو رووسیا ئەفریقا و ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سووریا لەلایەکی دیکە و هەندێک شوێنی دیکە یعنی وەک دەڵێن ئەمریکا و ئەوروپای بە شەڕی ئۆکرانیاوە مەشغول کردو بەڵام لەولا دێت تەراتێنی خۆی دەکات لە چوارچێوەی لە بواری ئابووری و بازرگانیدا ئەی ئەمە چی؟ پێتوانێت رووسیا لە ناوچەکەدا ئێستا سیاسەتی خۆی بەهێز دەکات لە ڕووی ئابووریەوە بەڵام جۆرێکە لەوەی کە ئەوەی تێگەیشتنی کە هەیە بەرامبەر بە ئەمریکا نبتني روسيا هولدان كتافكو ابوري خوب حزب كت سين يا محاولة كت كو صعودا صيني امريكا ايكش مصدرين مطر سيارا برامبر امريكا يعني امريكا دهيت النافرشات نافراس دا هولدان كتافكو بشيوازا كي بشيت كنترولا هم بابتن ابوري هم بابتن بازرغاني هم جي بابتن هاو بيمانيه مستقبلي بكتاب الرشات نافراس دا امريكا بينت كو ياريكا سياسي انجام دانش بربي چندي عن وكاله بالوكالات شاركين شركه الجل روسيا انجام مدت بريكا اوكرانيا ولاتن ايكتي اوروبي هذه خلا دي قال جرينك كاكن ديرين صاله لوبينجي حتى صاله نوتي دمي ايكتي السوفيتي قد مستحيلات انا روسيا دليفي بدت كو اندامك حلف ناتو هفسوبت هفجيران بد جل روسيا دا جبركو مطرسياوي قالك اب زحمته وروسيا خاندنك باش بو ابي بابتي كده بربي چند ريك نادت اوكرانيا ببت اندام حلف ناتو جبركو بين المطرسيا سر استراتيجيه تاويت نتويل قناغداتي خلاصي ابرك مديد استراتيجيه تشريل الدفري هاتنا جوهرتني ابرك يا روسيا يا هولدان تبكو ارمان جند خوين استراتيجي الاوكرانيا جبجك بوليدانا بنجهز ابوري بوليدانا بنجهن وزي بوليدانا بنجهن غازي بوليدانا بنجهن بيشازازي بوند بنيه تحتي يا اوكرانيا شناب تبع والزفستانا دهاتي اوكرانيا توشي قالك اصلا قببت بله بريس رمضان نصر الدين شربكاري سياسي لدهوكو لقل مامبي زور سباس كاغ رمضان ماندو نبيت